ئەنیمەیشنێکی کوردی لە 11مین فستیڤالی بێگالووری لە هیندستان بەشداری دەبێت. بێگومان ئەم فستیڤالێکێکە لە فستیڤالە گرنگەکان و وەکو پێشتریش ئاماژەم پێکرد بۆ یەکەم جارەکە کاری دەرهێنەرانی کوردی لەم فستیڤالەدا نمایش دەکرێن و کاندیدیشن بۆ خەڵات. چەند ساڵێکە کاری کورتە فیلمەکەم و نووسەر و دەرهێنەری چەندانە کورتە فیلم بووم، هەم بە سوورەتی ئەزمون و هەم بە سوورەتی ئاکادمیک سینەما خوێندووە. کورتە فیلمەکانم بە ناوی پەپولەکان، دەنگی بێدەنگی و ئاخرین کاریشم کە بەناو ئەنیمێشنێکە بەناو شەڕ و ڕەنگ کە مۆزوعی سۆڵحە و ئەوەی کە لەم ئەنیمێشنە چەندانە مناڵەوە بایسەوە کە شەڕێدا بکوژێەوە سۆڵحی بەرقەرار بێت. ئەم ئەنیمێشنە چەند مایکە شرۆ بە پەخشی کراوە لە چەندانە فستیڤاڵ لە ناو ئێران و لە دەرەوەی ئێران نمایش کراوە، وەکو فستیڤاڵی نەهاڵ، وەکو فستیڤاڵی سیلیسی پۆرتۆ لە ئیتالیا، فستیڤاڵی فیلمی کوردی لە لەندەن و چەندانە فستیڤاڵتر لە هێند و چەند کشوەرتر. من خوشحاڵم کە ئەم فیلمەکە مۆزوعی سۆڵحە و فەزای کوردیە، جۆغرافیای کوردیە، نتوانیویە هەم لە ناو ئێران و هەم لە دەرەوەی ئێران لە کشوەرگە لێفرا نمایش بکرێت و ئەمە بۆ من جێ خۆشحاڵی و شانازیە.